أنا وبنتيجة أو شتي كلان أنجمني شورا ودركرا وباقر خوش عنا نابي بريال بنتيجة راوشكاري سباس بلك أزانا أتوانا أم راوجة بكنا بريار شون أتوانا أم راوجة بكن ببريار أو كاتي كسركاتي برلمان جلسيك تحديدا كات بو برلماني كردستان اندام برلمان كان اميان كوبنوا لويا اخرته دنگدانوا رازين ام بابته ببريتنا وانجمني شورای هرم ياخذ نبريته انجمني شورای هرم اگر بزوريني دنگ رزامن بون اكريته نسراي بريد بو انجمني شورا پاشان سرکاتیری مش نسراي اراساکات لزوي ام بابته برياري كان مدركات كاما اگر وا تفسير بكين برلماني كردستان بشكل لا دزگایکی سربخو بلان بنتیجه من قناعتم وایە کە ئەسڵەن ئەنجومەنی شورا نە لە دوور نە لە نێزیک هیچ پەیوەست نییە بە چارەسەرکردنی ململانەیەکی و شێوەی کە لە نێوان سەرۆکاتیەری و پەرلەمانی کوردستان هەیە. بەڵێ کازانە ئەنجومەنی شورا ئەتوانی بێ پەرلەمان کارێکی وا بکە؟ نەخێر ناتوانێت موافقە بکە ئینجا. بڵێ ئەتوانێت یعنی بۆ نمونە سەرۆکایەتی هەرێم جێگری بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان داوای لە ئەنجومەنی شورای هەرێم کردووە حەقی خۆیەتی و زۆر ئاساییشە کە ئەنجومەنی شورای هەرێم ڕایەکی استیشاری پێبات بەڵام ئەم ڕای استیشاریە تەنها بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان پابەند دەکات. خۆ ئەگەر سبێنە سەرۆکی پەرلەمانیش بە ئەمان شێوە ڕێکاریکە و شێوێ بکات نەگەڕێتەوە بۆ پەرلەمان هەر تەنها سەرۆکی پەرلەمان ئیلزامەکار وەک چۆن سەرۆکی هەرێمیش بە تەنها خۆی ئیلزامە بێت ناتوانێت دەستگاکانی تری پێ پابەند بکەین. بەڵێ کازانە کەواتە ئەتوانێت جێگری سەرۆکی پەرلەمان ئەتوانێت داوایەکی وا لە ئەنجومەنی شورا بکە؟ زۆر ئاساییە بەڵێ زۆر ئاساییە بەڵێ زۆر ئاساییە وەکو جێگری سەرۆکی پەرلەمان داوای لێکات ڕێیەکی استیشاری باتێ و ڕاکەشی وەرگرتوتەوە و کاتە خۆی توانی سفادی لێ بکات لە نووسینێکی خۆیان لە مناقەشەکردنێکی ناو پەرلەمانە بەڵام ناتوانێت پەرلەمانی کوردستانی پێ ئیلزام بکات. بەڵێ هۆکاری سەرەکی ئەم کارە لە چدایە؟ هۆکارەکە دوسێ خاڵ هەیە بەڕاستی توانی لەمانایە کوێ بکەینەوە. یەک ململانەیەکی سیاسیمان هەیە لە دەرەوە کە ئەمە تا دێت ئاگرەکە خۆشترە کات یاخود بە ئاراستەیە کابات کە لێکتەی گەیشتن لە نێوان هێزەکانە نامێنێت. دوو لامان کاتە نەسێکیشمان هەیە کە تعدیلی بەسەر هاتووە و تەمدیدیشی بۆ کراوە لامان کاتە جۆرە غموزیش هەیە کە بە بڕای من تا ئایندەیەکی دوورتریش ناتوانێت یەکلا بکرێتەوە تاوەکو محکمەیەکی دەستوری یەکلانێ کاتەوە ئایا مەسمان لە کەلیمەی شاغیر یاخود کەلیمەی غائب بەنسبەت پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانەوە بە چ شێوەیەکە بێت ئیزافەتەن بۆ ئەوەی کە لە پەرلەمانی کوردستانیشە بۆتە ململانی ئەوەی کە ئایا ئەم بابەتە بە چ شێوەیەک چارەسەرەکرێت بە شێوەی سازانە یاخود بە زۆرینەوە کەمینە چارەسەرەکرێت بۆیە کەیسەکە زۆر لەوە گەورەترە بێواستەکەم بە ئاراستەیەکی فراوانتر ئاڕات بە و ئاسۆیەکی چارەسەریش بەم مانایە نابینرێتەوە بەڵکو هەر هێزێک لە هێزەکانی سالم قۆناغایە هەوڵایە دەستگایەکی تر لەگەڵ خۆیان نزیک بکاتەوە بۆ نمونە ڕەنگە وتارێک یاخود بابەتێک یاخود دەستگایەک بێت ڕایەک دەرببڕێت هەر یەکێک لەم دوو هێزە هەوڵەدات ڕاکە لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ بۆی بڵێ من زۆرینم لەگەڵایە بۆ نمونە ئێستا ڕەنگە لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئاراستایە بڕۆن کە بڵێن بڕیارەکەی ئەنجومەنی شورای هەرێم ئەمە دعمێکی بەهێزە بێت بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بۆی لە پۆستەکەی ئایا ئەبێتە دعمێکی نوێ؟ ڕەنگە تەفسیرکردنی ئەوان بۆ وایە پاشان ئەگەر ئەنجومەنی شورا بڕیارێکی لەو شێوەیەشی دەرکرد بێت بە هیچ شێوەیەک ئەنجومەنی شورا بۆی نییە بڵێت سەرۆکی هەرێم بەردەوام بێت تا 2 ساڵی تر یعنی ئەمەیە گرفتەکە کە تۆ بیت تەفسیرێکی سیاسی بۆ بابەتێکی قەزایی بکەیت پاشان کە تۆ ئەنجومەنی شوراش ئێنیتەوە نام بابەتە واتە لە جیاتی ئەوەی کە سربەخۆیی دەستگاکان پارێزیت و پێی بڵێ من تەنها سەرقاڵی کارە ئیداری و قەزایی بابەتەکانی خۆم بم هیچ چارەسەری ململانەیەکی سیاسیەکەی من گومانم لێ سەر کەواتە ئەم کارەی ئەنجومەنی شورا بێلایەنی ئەم دەستگا پارێزێ نەخێر بڕای من چکە تەفسیرکردنەکان لەم قۆناغەیە تەفسیرکردنێکی هەڵەیە و گومان هەیە لەسەرەوەی کە ئەمە ئەسڵەن سەلاحیەتی ئەنجومەنی شورا خۆیەتی یاخود سەلاحیەتی ئەنجومەنی شورای خۆی نییە لەبیرمان نەچێت ئەنجومەنی شورا لەکوێ پێگەێت بەتایبەتی ئەی علیا لە سەرۆکێک لە جێگرێ لەگەڵ ژمارەیەک لە ڕاوێژکارەکان کە ژمارەیان لە 5 کەمتر نییە لە 9 زیاتر نییە لە ماوەکانی ڕابردووە من نازانم ئێستا چۆن نییە تای بوو لە نەتەوەی عەرەبیش بوو بۆ نمونایی ئەوان تەنها قەزەیەکی ئیستیشاریە خۆی ناوی دەستگاکە بریتە لە کۆمەڵێک ڕاوێژکار واتە ئەمانە تەنها ڕاوێژەدەن بۆ ئەم قەرارە حاسیمانە ناتوانێت بڕیارێکی لەو بابەتە بات ئەگەر وا بێت پەرلەمانی کوردستان باشترین مەرجع لەبەرەوەی پەرلەمانی کوردستان خۆی یاساکەی دەرکردووە جامە بۆ ڕێگەکە بین بە ئەنجومەنی شورا لە ڕێگەی چەند بەڕێزێکەوە بە ناوی ڕاوێژکارەکانی ئەنجومەنی شورا ئەوان چارەسەریم گرفتە بکەن کەواتە کاری وا ئەتوانێت سەرۆکی هەرێم لە پووسەکەیدا بمێنێ من گومانمەیە لە سەرەوەی کە تەنها بە ڕاوێژێکی ئەو شێوەیە وەڵامی کۆتاییمان باتەوە بەڵام هەر ئەوە بوو بڕیارەکەی ئەنجومەنی شورا بوو بە بەشێک لە کێشە نەبوو بە بەشێک لە چارەسەر ئێمە ئومێدمان وایە کە دەستگایەکە بێت بڕیارەکانی بە ئاراستەیەکی چارەسەرا بێت بەڵام ئەمیش بوو بەشێک لە تۆخکردنەوەی ململانی و دابەشبوونەکان کە پێشوەخت هەر هەبوون. بەڵێ زۆر سپاس بۆ زانا ڕەئۆف شارەزادێ بیاڤێ یاسای دەکوپاوەی کە ڕاستەخۆ لە ستودیۆ مەلە سیمالی